بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بە بەرنامەی لێکزانەوەی هەواڵی ئەمڕۆمان لەگەڵتانم. هەروەگادادارن هەموو ساڵێک لەم سەر و دەمەدا بەشێک لە ژینگەی کوردستان بە ئەنقەست یان لە ڕووی کەمتەرخەمیەوە دەسووتێت و بەشێک لە دارستان و پوش و پاوانی ناوچەکە دەبێتە خۆڵەمێش بەبێ ئەوەی دەوڵەت و کاربەدەستانی پەیوەندیدار هەوڵێک بدەن بۆ کەمکردنەوەی ئەم خەسارە ژینگەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاگرێکی گەورە لە ناوچەی کامێران کەوتەوە و بەداخەوە بێجگە لە زیانی مادی و ژینگەیی زیانی گیانیشی لێکەوتەوە و کاک ئیسماعیل کەریمی یەکێک لە ژینگە پارێزانی ناوداری ناوچەکەی تیادا سوتا و گیانی بەخت کرد. بۆ قسەکردن لەسەر ئەم ڕووداوە و هۆکاری کەوتنەوەی ئەم جۆرە ئاگرانە و زیانێکی کە بە ژینگەی ناوچەکە دەگەێنێ داوامان لە بەڕێز کاک نەسان نەودینیان ئەنجامی ڕێبەری حزبی کۆمۆنیستی کرێکاری کردووە کە لە بەرنامەی لێکزانەوەی ئەمڕۆمان حاضر بێت و چەند پرسیاری ئاراستە ئەکەین. کاک نەسانمان لەگەڵە. کاک نەسان سڵاوت لەبێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. بەڵێ منیش زۆر سپاستان دەکەم بۆ ئەو بەرنامە و بەشداری من لەو بەرنامە ئێوە. سڵام عەرز دەکەم لە خەمەتی خۆتان و بینەرانی ئەم بەرنامە. سەرچاوم زۆر سپاس. کاک نەسان با بە ڕووداوەکەی دوێنێ چوارشەمەوە دەست پێ بکەین. دوێنێ چوارشەمە مەراسمی ئەسپەردەکردنی پەیکەری کاک ئیسماعیل کەریمی بوو لە کامێران. لە ڕێوڕسمێکی شکۆرداردا تەرمی ئەو ئازیزە ئەسپەردەی خاکرا. بە پێو هەواڵانش کە بڵاوبووەتەوە دوای مەراسمەکە ژمارەیەک لە بەشدارن لایەن ڕژیمەوە دەست بەسەرکراون. ئاخرین زانیاریەکان سەبارەت بە دەست بەسەرکراوان چیەڵێن و هۆکاری ئەم کردارە ڕژیم چییە؟ بەڵێ خۆب ئیجازە بدەن لەلایەن خۆمەوە سەرخۆشی بکەم لە بنەماڵەی کاک ئیسماعیلی کەریمی و هەروەها خەڵکی تێکۆشەری کامیاران و بە تێکڕا تەواوی ئەو کەسانەی کە هەڵسوڕاوی ژینگە پارێزن لە سەطحی سەراسەری ئێران و کوردستانە کە بە دڵنیایی و ئەزانم کە تعدادێکی زۆریان لە مەراسمی ئەسپەردەکردنی کاک ئیسماعیلی کەریمی بەشداریان بووە. لە بنەماڵەی لە کەسوکاریان سەرخۆشیەکەم و لە دەستانی هەر ژینگە پارێزێک قەتعەن ژیانێکی گەورەیە بۆ مردم لە کوردستانە بۆ نەهادها و ئەنجومەنهای ژینگە پارێز و خودی ئەمە خەسارەتێکە. لەسەر سوالەکەت بلەخەرە ئێمە شاهدی ئاورد تێبەردانی جەنگەڵەکان بووین لە ئەترافی کامیاران و تعدادێکی زۆر لە ژینگە پارێزان و حتا ئەوانەی وا وەکو کاک ئیسماعیلی کەریمی خۆیان بێسا لە نیروهای مەنابعی تەبیعین و کۆمەڵێک زۆر لە مردم هەموو وەختێک تێن بە فریای بێسرا مەهارکردن و خاموشکردنی جەنگەڵەکان کە ئاوریان تێبەردراوە. ئەمەش لە دەوروبەری کامیاران ڕوویدا و ئێمە زانین کە کاک ئیسماعیلی کەریمی لە بانتر لە 80% سووتانی بوو، بێستا زەرەر و زیانی جسمی پێوارد بوو کە انتقالە درێ بە زندانی بە بیمارستانی کەوسەر لە شاری سناوە بەداخەوە گیانی لەدەستدا بە دەلیلەوە کە بان 80% زەرەر و زیانی جسمی بووە و ئاوری ئەو جێگە زۆر شەدید بووە کە ئەم ئەبێتە قوربانی و گیان بەخکردووی ئەو ئیتفاقە کە ڕوویداوە و قەتە نەزانین کە بە بیستنی ئەم خەبەرەوە گیان لە دەستانی و ئینتقالی بە ئاوایی یەکی لە ئاوایەکانی کامیاران لەوێ جەمیەتێکی زۆر بانتر لە 1000 نەفەر لە کۆمەڵانی خەڵکی شاری کامیاران کە بەخۆشیەوە توانم بڵێم کە بەشداری ژنان زۆر بەرچاو کەوتوو بووە و ئەوانەی وا ژینگە پارێزن و لەم ژینگە پارێزانە کارەکەن جەمع بنەوە مەراسمێکی شکۆدار بۆ کاک ئیسماعیلی کەریمی بە سوخەنڕانی بە شوعار شەهید نامرێ کە لە واقعە ڕێزگرتن لە گیانی
ئەو ژینگە پارێزە بەرگزارە بێ و جمهوری ئیسلامی ئەلبەتە تەحمڵی ئەم ئێعترازە کە ئێعترازێکی کامەڵەن مەدەنی بووە ڕێزیان گرتووە لە کەسێکە بە تەواوی هێزیەوە تەلاشی کردووە ئەو ئاورانە مەهار بکە و ئاتەش سووزیە بگاتە جێگەیەک کە ئیتر ئیدامەی نەبێت تەحمڵی حتا ئەو ئێعترازە مەدەنیە ناکات و تێدادێک لە حدودی 10 نەفەرە دەستگیرەکە کە فعلەن لە سەرنوێشتی ئەوان ئێمە زۆر ئاگادار نین بەڵام ئەوە بینیمانە لە میدیای اجتماعیە و ئەوەیە کە تووڕەیی و عەسەبانیەتێکی زۆری لە ناو کۆمەڵانی خەڵکا دروست کردەوە مردم قەتعەن ئەم ئێعترازە ئیدامەدەن و قەتعەن بۆ ئازادی ئەو کەسانیشەوە دەستگیر کراوە تێکۆشن. بەڵێ دەست خۆش کاک دەستان بەرچاوترین هۆکارەکانی ئەو ئاگرکەوتنەوانە بەگشتی لە ناوچە کوڕنشینەکان چین بەڕێکەوتن یان دەستێکی لە پشتەوەیە؟ زۆربەی ئەو ئاورتێبەردانە لە مەنابەی بێسا لە جەنگەڵەکانی کوردستانەوە کولەن لە سەتحی سەراسەری ئێرانە کە ئەو فەسڵە ئێوەش ئیشارەتان پێکرد شاهدی ئەم نوع ئاتەش سووزیانە هەین چەند دەستەیە. یەکێکی بە نەزەری من ئەوامڵی ئینسانیە، یعنی ئەوامڵی ئینسانی زۆر مؤثرە کە هەم ئەوەیە کە مەسەڵەن جەنگەڵەکان گەنمەکان کا ئەو شتانەوە جەمە بێتەوە ئاوری تێبەردەن کە ئەمە هەم اتفاقیە هەمیکێ ئەکرێ پێشگیری لێ بکرێت. لەم ئەوامڵی ئینسانیا بە نەزەری من مەسەلەی قاچاقی زوغاڵ و فرۆشتنی و مافیایەکە وجودی هەیە و ئەم مافیا ساڵیانی توولانیە ئێمە هەر لەم تەلەڤیزیۆنی ئێوە و لە تەلەڤیزیۆنها و لە میدیای اجتماعیە قسەمان لەسەری کردووە بە فرۆشی زوغاڵ و ئاوربەردانی جەنگەڵەکان و تەبدیلی ئەو دارانە کە توانێت بەنابەعێکی باش پێ بۆ تەولیدی زوغاڵ و فرۆشێکی زۆری هەیە. ئەمە عامڵێکە کە دەستی مافیای اقتصادی جمهوری ئیسلامی لەسەرە و ئێمە بارها بە بەڵگەوە ئەمانە ئەفشا کردووە و حتا مردم ئەمەیانە بە دروستی ئەفشا کردووە کە حتا ئەم زوغاڵە و یا دارهایەکە داری بەڕوون لە مەناتقی جەنگەڵیە هەن و ئەیان بڕنەوە و سەدەمەیەکی زۆر لە جەنگەڵەکان ئەدەن و خارجیەکەن بۆ دەرەوەی ئێران یا بۆ جێگەگەرێکە مبل و شتی وای دروستەکەن ئەمێشە هۆکارێکە لە ئەوامڵی ئینسانی و ئەساسەن سووتانی جەنگەڵەکان بە بۆنەی ئەم مافیای زوغاڵە و زۆرە ئەم لە کوردستانە هەواڵە ئەم سەتحی سەراسەری ئێرانە. بارها ئێمە بینیمانەکە چەند تۆن زوغاڵ بە وەسیلەی حتا ئەمبولانس ئستارت شدەیە کە مردم شکی لێ ناکەن چییە چه اتفاقی کەوتووە لە جەیەک و بۆ جەیەکی تر منتەقل بوو. یەکی لەوانە بە نەزەرم ئامەڵەیە قاچاقی زوغاڵە و مافیایەکە هەیە و ئەمە بەداخەوە لە کوردستانە زۆر بەرچاوکەوتووە و لە عینی حاڵە ممکنە مەسەڵەن لە جەیەکا وەختی ئەوەیە کە بەرداشتی گەنمە بەرداشتی مەحسوڵە کاوشتی ئاوا زۆر هەیە لەوێش ئەو ئاتەش سووزیانە ببێت. بەڵام ئەمەیشە خودی ئەمەیشە لە کەناری مافیای زوغاڵە و کە زۆرە لە مەناتقی بە تایبەت جەنگەڵی زاکرۆز مەناتقی کامیاران مەریوان و جەنگەڵانە خودی ئەمە ئەوامڵە ئینسانیە کە مافیایەکی گەورەیە بلەخەرە بەم سابقە و هەمیشە بەردەوام بووە و بەداخەوە هەم ژینگە پارێزان و هەم ئێعترازاتێک کە تا چەند ساڵی ڕابردووە تا ئێستا کراوە دژ بەم مافیاوە بەرگریکردن لەم نەوە بێستا ئاورتێبەردانە زۆر کەم تاسیری بووە بۆنەی ئەوە کە مەسەلەکە ئیقتسادە پوڵە دەستەیەکی زۆر بە هەم وەسڵ کراوە لە سوپای پاسداران و برژوازی و ئەناسری مزدور کە لەبان ئەم بێستا فرۆشی زوغاڵۆ یا فرۆشی دارەکانەوە میلیاردها تمەن ئەچێتە گیفانیان مەسەلێکی مهم.
لە عینی حاڵا بە نەزەری من بێتەوەجۆهیەکی زۆر بەرچاوکەوتوو لەلایەن خودی حکوومەتی ئیسلامیۆ بۆ حفزی جەنگەڵەکان و ئەو ئەمکاناتە لۆجستیکیە کە ئەبێ لە ئەختیاری دەسە ئەو نەهادها و سیستم و سایتهای ژینگە پارێزا قرار بگرێت لە باڵگەردەوە بگرە تا منابعی تر تا ئەمکاناتی لۆجستیکی کە فەوری دەست بدا لە سیستمها و سایتهای جەنگەڵ ئەوانەوە جەنگەڵە پارێزن وجودی بێ ئەمەشە وجودی نیە. ئەمە زۆر وەخت شاهد بووین کە مردممان بینیوە بە سەطحی ئاو ڕۆیشتن بۆ مەهاری هەرێقەکە. دەنەتیجە ئەمانە عەوامڵێکن کەم ئەساسەن مربوطە بە هەم مافیای جمهوری ئیسلامی هەم بێتەوەجۆهیەکی زۆر بەرچاوکەوتوو کە خودی حکوومەتی ئیسلامی نیشانیەدا و هەزینەیەکی کافی بودجەیەکی کافی لە اختیاری ژینگە پارێزانە وجودی نییە کارکە ئیتفاقۆت ئەو سیستمە ئەو سایتە فەوری ئامادە بێ بە هێزی ئینسانیۆ بە ئەمنیەتی گیانی بنیامەکانە کە ئەڕۆن ئەو جێگەوە ئاوری تێبەردراوە ئەو هەرێقان مەهار بکەن و لە عینی حاڵە ئەمکاناتێکە فەوری بتوانێت بەشێکی زۆر لەو ئاتەشسوزیە و ئەو جەنگەڵەوە ئاوری تێبەردراوە مەهار ببێت و بلەخەرە دامەنەی ئاتەشسوزیەکان زۆر نەبێ. ئێمە خۆتان دەزانن شاهدین بەداخەوە وەختێ جێگەیەک ئاورەگرێت و ئاتەشسوزیەکە مەهار نابێ سەرایەتە کاتە بەشایەکی تر و سەرێعیش سەرایەتەکە چون لە کوردستانە مەسەلەی با و ئەم نەوع ئەوامڵی تەبیعیە تەئسیری هەیە و بەکرێ لە بەری پێبگیرێت ئەکرێ ئەمکاناتی لۆجستیکی کافی هەروەکو ئێمە لەم شوێرای ئەوروپاییە لە مەناتقی ترا شاهدین وجودی ببێت و بەم شکلە زەرەر و زیانێک بە مردم نەگەیەنێ. ئەمانە بە نەزەر من ئەوامڵێکن کە وجودی هەیە و ئێمە لە ساڵهای ساڵەوە لەگەڵ ئەم نەوع کەمبوودانە بۆ مەهارکردنی بێسڵا ئەم نەوع ئاتەشسوزیانە ڕوبەڕوو هەیە. دەست خۆشکاک نەسەن هەر لە درێژەی قسەکانی خۆشتانە ساڵانە لە جەریانی ئەو ئاگرکەوتنەوانەدا ژمارەی کەسی چالاک و ژینگە دۆست دەبنە قوربانی ئەو باڵی ئەم تاوانانە چەندی لە ئەستۆی دەوڵەت و ناوەندە پەیوەندیدارەکانی ناوچەکەیە؟ ڕاستەوخۆ لە ئەستۆی دەوڵەتە یانە هیچ دەرەجەیەک لە ئەوە کە کەسێ وەکو کاک ئیسماعیلی کەریمی شەریفی باجوو بێسڵا کەسانی تر وەکو بێسڵا لە ژینگە پارێزانی مەریوان دییانیان لە دەستاوە یا لە جێگەری تر لە سیستان و بەلوچستانەوە بگرێتە مەناتقی ئیلام مەناتقی زاکرۆس کە ئێمە شاهدین تعدادێکی زۆر ئینسان گیانیان لە دەستاوە بە نەزەر من جمهوری ئیسلامی مقەسرە و ئەبێ ئەو جوابگوو بێت بۆ گیان لە دەستانی یەکی وەکو ئیسماعیلی کەریمی هەم وەکو ژینگە پارێزێ هەم وەکو کەسێکە جزوی نیروهای منابعی تەبیعی بووە. دەرنەتیجە ئەو مقەسری ئەسلیە و کۆمەڵانی خەڵک بە دروست وەختێک ڕێزەگرن لە گیانی ئیسماعیلی کەریمی و زیاتر لە 1000 نەفەر جەمە بنەوە و بە احترامێکی زۆر بە شکوه و بێسڵا احترام و کەرامەتێکی زۆرەوە کاک ئیسماعیلی کەریمی ئەبەن بۆ خاکسپاری بۆ معنایە کە حتمەن جێگەیەک مقەسرە و کۆمەڵانی خەڵک بەوە ئێترازەکەن و ئەم ڕاپەیمایە مەدەنیە ئێترازە بەوە کە بۆچی ئەبێ ژینگە پارێزێک 80% زەرەر و زیانی جسمی ببێت و گیانی لەدەست بدا. لە نەتیجە جمهوری ئیسلامی مقەسرەوە ئەو ئەبێت تەواوی ئەمکاناتی خانەوادەکەی زەرەر و زیانی لە دەستانی ئەم ژینگە پارێزە قبول بکات و جوابگوو بێت و لە عینی حاڵە شعاری مردمەوەیە کە بلەخرە ژینگە پارێزان ئەبێ ئەمنیەتی گیانیان بێ ئەمکاناتی باشی حفزی گیانی خۆیان ببێت تەواوی ئەمانە ڕووی لە جمهوری ئیسلامیە و ئەبێ ئەو خاستانە
وا لەو ئێترازاتە و کۆمەڵانی خەڵک مەترەحیەکان جێبەجێ بکرێت. بەڵێ کاک نەسان وەکو دوا پرسیار بۆ ئەوەی کە بە باشی پارێزگاری لە ژینگە بکرێت و لەوە زیاتر شاهدی گیانلەستانی کەسانی دڵسۆز و چالاکی ژینگەی وەک بەڕێز کاک ئیسماعیل کەریمی نەبین دەبێت چ بکرێت؟ بەنظر من دەبێ هەمیشە لەناو بێسە سایت هاوس سیستم های ژینگە پارێزە تەواوی ئەمکاناتی مدرنی ئەوڕۆ تەمین ببێت بۆ مەهارکردنی ئەو هەرێقانە. بالاخره ئەمە شتێکە وجودی هەیە. ئێمە شاهدی جەنگەڵهایەکی چەند هزار هکتارین لە سەتی سەراسەری ئێرانە و لە کوردستانە لە زاکرۆسا تەواوی ئەو مەناتقا کە سلسلە جەنگەڵهایەکی بێسا وەسیعن و بالاخره ئاتەشسوزی وجودی ئەبێت. در نەتیجە مەهارکردنی ئەو هەرێقانە یەکێ لەو شتانەیە کە ئەبێ بوجودی بێت. خودی تەمینی تەواوی ئەمکاناتی فەردی بۆ ژینگە پارێزان کە واردی ئەو هەریقا بن و واردی ئەو بێسا مەهارکردنی ئاتەشسوزی جەنگەڵا بن کە بۆ بەنابێ ئەوانەی وا لە مەنابعی تەبیعیە کار دەکەن. ئەبێ تەواوی ئەمکاناتی ئیمەنیەکە ئەبێ بەدەستیانەوە بێت کە بێسرا زەرروزیانی جسمیان بگا بە حەدئەقەل و حەدئەقەل ئەبێ لە اختیاریانە بێت. ئێمە زۆر کەمە بینین بەداخەوە، زۆر کەم لەو سیستم و سایتانە وجودی ئەمە هەیە کە تەواوی لۆجستیکی ئیمەنی فەردیش حتا ئەبێ بەرچاو بگیرێت و لە عینی حاڵە بە نەزەری من ئەبێ ئەمانە و سیستم مدرنکردنی سایت و سیستەمەکانی حفزی ژینگە پارێزان واتیا فعالیەتەکەن ئەبێ مدرن بکرێتەوە، ئستاندارد شدە بێت و ئەمە بە نەزەری من وەزیفەیەکە کە کۆمەڵانی خەڵک ئەبێ لە کەناری ئەو نەهادانەوە ژینگە پارێزانتیا خەریکن فعالیەتەکەن و ئەو سایتانەوە ئەبێ ئیجاد ببێ کۆمەڵانی خەڵکیش بە نەزەری من مەسئولیەتیان هەیە بە نابێمە بە گیان لە دەستانی ئیسماعیلی کەریمی بڵێن ژینگە پارێزێک گیانی لە دەستاوە مەراسم فقط کافیە، بەڵکو تەداومی خاستەکان بە مقابڵی جمهوری ئیسلامیە ئەو خاستانە ئەبێ بکەین بە شعاری کۆمەڵانی خەڵک بۆ حفزی جەنگەڵەکان و لە عینی حاڵە ئفشای مافیایەکی اقتصادی کە ئەوامڵێکی ئینسانی مهمن لە ئاتەشسوزی جەنگەڵەکانەوە حتا لە بڕینی داری جەنگەڵەکانە بۆ موبل دروستکردن و تەولیداتێکی بێستا چوبی کە ئەیکرد لە بسەتی سەنایەی چوب ئەیکرد ئەینێرم بۆ دەرەوە بەرگریکردن لەمانەیە. ئەمە بە نەزەری من رابطەیەکی زۆر ئێعترازیە خاستی کۆمەڵانی خەڵکە بەرابەر بە ئەو سیستمە کە جمهوری ئیسلامی دایناوەوە. ئەمە وەزیفەی کۆمەڵانی خەڵکە بیکەن بە قاستی عمومی و پێم وایە یەکی لەو شعارانەوە یەکی لەو گفتمانانەوە لە جامعە وجودی هەیە هەر ئەمەیە بۆیە ڕێزی شەکرن لە گیانی ئیسماعیلی کەریمی بە شکلێکی مەدەنی و ئێترازی کە کۆمەڵانی خەڵکوا دیارە بە شتایەک زۆر ناڕازین وە ئەبێ جمهوری ئیسلامی جواب بوو بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە کاک نەسان نەوزینیان ئەنجامی ڕێبەری حزبی کۆمۆنیستی کرێکاری کە لەم بەرنامەیە بەشدار بووی. منیش ئێوە زۆر سپاس دەکەم ماندوو نەبم. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوەش کە چاکو ئێستا بینەرمان بوون. سەرنجتان بۆ درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەش.